دوای زیاتر لە 10 ساڵ پلەبەرزکردنەوە و دەرماڵەی فەرمانبەرانی هەرێم دەستی پێکردەوە. ئەمڕۆ دووشەمە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پلەبەرزکردنەوە و دەرماڵەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوای وەستانی بۆ ماوەی 10 ساڵ دەستی پێکردەوە. باپەی بڵاوکراوەیەکی فەرمی کە لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە، بڕیارە لە مانگی ئازاری ئەم ساڵەوە دەرماڵە و پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرج دەکرێت. بڵاوکراوەکە ئاراستەی سەرجەم وەزارەت و دام و دەستگا حکوومیەکانی هەرێمی کوردستان کراوە و جەخت لەوە دەکاتەوە کە پەلە بکرێت لە ناردنی لیستی موچەی مانگی سەی فەرمانبەران و لەگەڵیشیدا لیستی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بۆ وەزارەتی دارایی بنێردرێت. ئەم هەنگاوە لە کاتێکدایە کە پێشتر و لە سکاڵایەکدا کە ئاراستەی دادگای فیدراڵی کرابوو، دادگاکە بڕیاریدا پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ بکاتەوە بە تەوتینکردنی موچەش لە بانکە فیدراڵیەکاندا، بڕیاری پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیش دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە هەرمی کوردستاندا ملیۆنێک و 251,000 موچەخۆر هەیە کە 751,805 فەرمانبەری مەدەنی و سەربازین و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت مانگانە پێویستی بە زیاتر لە 940 ملیارد دینار هەیە بۆ دابینکردنی موچە.